بەڵێ عزیزان ئەم بە هەمیشە باس لە گرنگی پرۆسەی پەروەردە و فێرکردن دەکەین بەڵام بەداخەوە بەهۆی و بارودۆخە نەخوازراوی کە هەرێمی کوردستانی تێکەوتووە نەک ئەم ساڵ ئەوە چەندین ساڵە بایکۆت بە شازێکی پشڕ ناو بەردەوامە زۆر جار لە ساڵەکاندا نەتوانراوە وەرزێک بخوێنرێن جاری وە هەیە درێژەی کێشاوە زیاتر ئەمەش بۆتە هۆکارێک بۆی کە ئەو قۆناغانەی کە لە خوێندندا بە تایبەتیش ئاستی سەرەتایی گرفتێکی زۆریان بۆ دروست بێ بۆ بێگە ئاسیان زۆر نزمە و ناتوان زۆر جار نووسین و خوێندنەوەکو خۆی بکەن ئەمەش لێکەوتەیەکی خراپی هەیە ئەگەر بێت و ئەم باردۆخە بەردەوام بێت لە داهاتوودا دەرەنجامەکانی نەخوێنەواری زیاتر دەبێ و لە بیریشی نەکەین زۆرێک لە منداڵان زۆرێک لەو تەمەنانی کە لە خوێندنە لە ئامادەی لە دواناوەندی وازیان لە قوتابخانە هێناوە بەهۆیەوەی کە ئیتر خوێندنگەکان ئەهمیەتێکی نەماوە بۆی کە زیاتر باس لە لێکۆتە خراپەکانی ئەم پرۆسەیە بکەین و دەکرێت چی ڕێگەیەک بگیرێتە بەر کە زۆر جار دەوترێت مامۆستایان و خوێندکاران کەوتونەتە بەردەم دووڕیانێک کە هەرچ بڕیایەک بکەن هەر خراپە بۆیان وەر کاریگەریەکاتە سەر پرۆسەکە ئێمەش باسیم بابەتە دەکەین بە میوانداری مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستایانی پێشنگ مامۆستا بەخێر بێ زۆر بەخێر مامۆستا سپاس بۆ بەڕێستان بەناوی خوای گەورە سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ کەناڵی پەیامی خۆشەویست کە هەمیشە لە خەمی خەڵک و لە خەمی پەروەردە و لە خەمی مامۆستایاندا مامۆستا بارودۆخی ئەم ساڵی خوێندن چۆنە بینی وەکو زانین سەرەتا خوێندن دەستی پێکرد بەڵام ئەو تا ئێستا لە زۆرێک لە قوتابخانەکان بەرەو بایکۆت ئەچێ ئەمە هۆکارەکەی چییە ئایا ڕەنگە بەردەوام بێ بەناوی خوای گەورە لە ڕاستیدا لە سەرەتایی کردنەوەی دەرگای قوتابخانەکاندا ئێمە وەکو مامۆستایان وەکو سەرپەرشتیاران وەکو کادیرانی پەروەردە دڵخۆش بووین زۆر دڵخۆش بووی کە ئینشەڵا ئەم ساڵ ساڵێکی پڕچالاکی ساڵێکی خوێندن ساڵێکی پڕوزە ئەبێ بۆ قوتابیان و خوێندکاران و بۆ مامۆستایانمان ئێمە لە کۆبوونەوەکانمانە لەگەڵ ستافی مامۆستایانە لە خوێندنگەکانە ئەوانی کە سەردانمان ئەکردن بەڕاستی ئەم پەیامە خۆشەمان پێگەیاندن کە هەمومان ئەم ساڵ بە ڕۆحێکی تازەوە دەست بگەین بە پلاندانان دەستکەین بەوانەوتنەوە دەستکەین بە چالاکەکانمان کە بتوانین ساڵێکی پڕ چالاکی و پڕ سەرکەوتن بۆ قوتابیان و قوتابخانەکە تۆمارکەین بەڵام بەداخەوە ئەو پێشبینە باشانی کە ئێمە هەمان بوو وا دەرنەچوو دیسانەوە حکوومەتی هەرێمی کوردستان دیسانەوە کاربەدەستان کێشەیان بۆ پرۆسەی خوێندن دروست کردەوە ئەوە تا دەستیان کرد بە وەستاندنی دابەشکردنی موچە قەیرانەکانی ساڵانی پێشویان دیسانەوە زیندوو کردوتەوە و بەداخێکی زۆرەوە پرۆسەی خوێندن لە زۆربەی زۆری ناوەندەکانی خوێندنا لەم دەڤەرە وەساوە کاتە بەدەست ینی بە ئەنقەس دروست کراوە ئەگینامە بارودۆخێنیە بڵێن کە مامۆستایان بڵێن بەهۆی ئەم بارودۆخە نەخوازراوە ماوەیەک سەبر بگرین ئارامی بگرین تا ئەوەی تەواوە بێت وەکوی لە ساڵان و پێشوودا کردیان بە دڵنیاییەوە مامۆستایان بە ناچاری دەست بۆ بایکۆ دەبن بە ناچاری دەرگای قوتابخانە داخەن ئەسە پێ بەسەریانە کاتێ کە واز لەوانە وتنەوە ئەهێنن زۆر ئارامیان کرد بەڕاستی مامۆستایانەوە زیاد لە 6 ڕۆژ ئارامیان کردووە بەس ئەم ساڵ ئێستا لە مانگی 12 ئەمڕۆ چەندی مانگی 12 هەشت و مانگی 12 بەڵام هێشتا موچەی مانگی دا وەریان نەگرتووە مامۆستایان کە لە کاتێک کارگەر لە حاڵەتی ئاسایشە مۆزەف و موچەخۆر و مامۆستا موچەی خۆی وەرگرێ بەشی ژیانێکی سادەی ناکە چ جای ئەوەی تۆ 2 مانگ دوای خەی 3 مانگ دوای خەیان بە نیوە ناسڵی پێ بدەیت بۆیە کە مامۆستایان زۆر ئارامیان گرت لەسەر نابەرپرسیارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە بەدەم داواکانیانەوە نایە کە مافەکانیان دابین ناکا بۆیە کە ئەمانیش لەوە زیاتر توانیان نییە و بە ناچاری پرۆسی خوێندنی ناوەسان زۆر باش مامۆستا لەوانەیە هەنێک خەڵک بڵێن کە مامۆستایان حەقی خۆیانە کە بایکۆت دەکەن و هەنێکی تریش بڵێن کە زەرەر لە قوتابیەکان دەدرێت و زەرەر لە مناڵەکانی ئێمە دەدرێت لەوانەیە لە قۆناغەکانی داهاتوە نەتوانن بە جوانی نووسین و خوێندنەوە فێر ببن ئایا هەنگاوێکی دیکە هەبوو کە مامۆستایان بتوانن بگرینە بەرجگەر لە بایکۆتکردن لە ڕاستیە وەستاندنی پرۆسەی خوێندن کارەساتە لە ناو کۆمەڵگەدا کارەساتە لە هەر وڵات و لە هەر ناو میلەتێکە کە بەهای خوێندن بزانێ بەڵام لە غیابی دەوڵەتە لە غیابی حکوومەتی هاوڵاتیە لە وجودی دەسەڵاتی چەتەگەراییە لە وجودی کەسانێکە کە هەست بە بەرپرسیارەتی نەکەن ئەم بارودۆخانە دێتە پێشەوە ئەوەی کە ئێستا ڕوئەدا لە هەرێمی کوردستانە هەر قەیرانی پەروەردە نیە بەڕاستی
هەر داخستی دەرگای ناوەندەکانی خوێندن نییە ئەگەر هەر سەکتەرێکی ژیان بگرین لەم هەرێمی کوردستانی ئێمەیە هەر هەمووی پڕە لە قەیران هەمووی پڕە لە قەیران ئایا گەنجانمان قەیرانیان نییە بە دڵنیایەوە لە قەیرانی بێکاریان هەیە کچان و کوڕانمان قەیرانی زەواجیان هەیە بەڕاستی ئایا خەڵک لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە حاڵەتی شپرزە و پەرتەوازەیان نییە بە دڵنیایەوە لەو حاڵەتەیە دەیان خێزان بەرەو هەڵوەشانەوە بەرەو پەرتەوازەی ئەڕۆن ئەوە تا گەنجەکانمان ڕوو لە دەروی وڵات دەکەن بۆیە هەموو سێکتەرەکانی ژیان لە هەرێمی کوردستانە بەهۆی غیابی موئەسەساتیەوە لە شپرزەیی و لە پسڕان و لە قەیراندان یەکێک لەوانش قەیرانی پەروەردەیە کە لە هەمیان گرنگترە بەڵام پەروەردە لە هەمیان گرنگترە پەروەردە ئەو پایە و کۆڵەکەیە ئەو بنەمایەیە کە هەموو بنەماکانی تری کۆمەلگەی لەسەر بنیادەنێ ئەتوانێت هەموو پایە ڕووخاوەکانی تری کۆمەلگا بنیاد بنێتەوە پەروەردە بەڵام کە پەروەردەکەوت یەک لە دوای یەک هەموو پایەکانی تری کۆمەلگا ئەکەوێ بۆ یەکە پێویستە دڵسۆزان ئەوانی خوان بە بەرپرسیارە زانن ئەوان لەنەی لەسەر کورسی بەرپرسیارەتی وەساون من دەمێکەوە قەنەعاتەمێ بەتەنها ئەوان چون هەندێک شتی تریان جا کردوێتەوە و مەسرەفی ئەکەن وەکو ڕاگەاندنەکانیان وەکو هێزی سەربازەکانیان بەڵام بابێن پەروەردە جاکەنەوە بابێن سێکتەری پەروەردە جاکەنەوە لە هەموو ململانە سیاسیەکان لە هەموو قەیرانەکان لە هەموو ئەو کێشانی یەخە و بەرۆکی تاکەکانی کۆمەلگا ئەگرێ و شتەکانی کاگرێ بەس بێن سێکتەری پەروەردە جابکەنەوە گرنگی بە پەروەردە بن کێشەکانی پەروەردە حلکەن کێشەکانی مامۆسا حلکەن ژیانی مامۆسا بەرەو باشە بڕۆن دڵنیا بن هەموو سێکتەرەکانی کۆمەلگە بەرەو باشیە ڕوا ئەگەر بیانێ کۆمەلگە چاکەن بەڵام ئەگەر بیانێت لە ئاوی لێڵامەلەکەن ئەو باشترین سێکتەر بۆی تێکی بن پەروەردە و خێزانە کە ئەوانەتوان بەردەوام ئاوە درێژی پێ مامۆستا جەلیل لێکەوتەکە بەڕاستی هەردوو لایەنەیە ینی بۆ نمونە من دوێنێ بنمونە یەکێک لە خوێندکارەکان کە خزممانە وتی هاوڕەکانم داوای بایکۆتەکەن لەبەرەوەی کە باوکیان موچە خۆرە موچیان پێ نادرێ ئەمانیش ناتوانن ئەسڵەن باوکەکە مەسروفی ڕۆژانە بابم بناڵی ناتوانێت پارەی پاسی بۆ ببات خۆ ئەگەر خێزانێکیش چەند منداڵێکی هەبێ بەچی ئەم مەسروفە بتوانێت بکێشێ بۆ ینی ئەمە هەستەکەم ناچاری هەم بۆ خوێندکار هەم بۆ مامۆستاکانیش بەڵام بە ئەو پرسیارە بکەم کە ئایا هەر بەڕاستی کەسی هەیە خەم لەم وەزع بخوا لە ئێستاە بەدڵنیایەوە ئەو بەرپرسیارەتیە کە ئەکەوێتە سەرشانی تاک بە تاکی پێکەنێرەکانی ئەم کۆمەڵگەیە هەرێکە بە ڕێژەی خۆی هەرێکە بە ڕێژە خۆی ئەرکی گەورە و قورس لەسەر ئەو کەسانن کە خەڵک کردوێتی بە نوێنەری خۆی کە خەڵک دەنگی پێداوە کە خەڵکەڵی بژاردووە یان بە هەر هۆکارێک بێ ئێستا لەسەر کورسی فەرمانڕەواییە لە ناوەندی بڕیارایە ئەوان ئەتوانن بە ئاسانترین شێوە چارەسەری قەیران و کێشەکان کەن کێشەکان چارەسەرکەن حەلی مشکلەکان کەن ئەوەی کە پێویستە بڕیار بدەن بەڵام تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمەش بەڕاستی بەرپرسیارە لەمە چونکە ئەمە قەیرانێکی تازە نییە ئێمە قەزەی بایکۆت و پسڕانی پرۆسی خوێندن و ئەم بابەتانە نزیکەی 10 ساڵە ئەمە ئێمە لەم کێشایین دووسێ هەڵبژاردن لەم ماوەیە کراوە تاک بە تاکی کۆمەڵگەی ئێمە بەرپرسیارە لەم بارودۆخەی کە خۆڵقاوە چۆن ئێمە ئەم دەسەڵات و حکوومەتی هەیە ئەگەر ڕووکەشیش بێ خۆ هەڵبژارد نەکرێت لە هەرێمی کوردستانە ئەمووی مانگێک و چەنێ بەسەر هەڵبژار ناڕۆشتووە ئەگەر ئێمە لەم دەسەڵاتدارانە ناڕازین ئەگەر ئێمە لەم ژیانی کە ڕۆژانە بەسەرمانە تێئەپەڕێ ناڕازین ئەگەر ئێمە لە ئەدای فەرمانڕەوایی لەم حکوومەتە ناڕازین خەڵک بۆ دیساندنی ئااتێ خەڵک بۆ ڕازیە پێی خەڵک بۆ خۆپیشاندانی ملیۆنی ساز ناکە خەڵک بۆ بایکۆتی گشتی ئەنجام نادا ئەو مامۆستایان دێنە سەر جادا بازارێکیش دوکاندار و خەڵکی بازار و دایک و باوکی قوتابیش هەست بە بەرپرسیارەتی سەرشانیان بکەن دەرگای دوکانەکانیان داخەن لە ماڵ بێنە دەرەوە بێنە سەر جادە یەخەی دەسەڵات و حکومەت بگرن بڵێن تاکی مناڵەکانی ئێمە نەخوێنەوار بێ تاکەی ئێمە هەموو ساڵە وەرزێکی خوێندنی مناڵەکانمان فەوتێ تاکەی ئێمە موچە دابەش ناکەیت و مناڵ نەتوانین ڕۆژانی مناڵەکانمان دابینکەین ئەوە کاتی خۆی قەرتاسی هەبوو خوێندن بە خۆڕایی بوو تەمەنی ئێستا خوێندن بۆ بەپارە بەڵام خەڵک بەخۆی نازان بۆ بەپارە ئەگەراڵی بۆ ڕوونەکەمە چۆن بەپارە بۆ بەپارە کاتی خۆی خوێندن بە خۆڕایی بوو ئەتاکی خەڵک ئەمە قبوڵەکە ئەبێ خەڵکیش بەڕاستی هۆشیار بێ پێویستمان بە هۆشیارەیەکی جەماوەری هەیە تاک بە تاک هۆشیار بێ کاردانەوەی لەسەر هەموو گۆڕانکارەکانی کۆمەلگا هەبێ ئەو توانێت ئەو کاتە ئەتوانین بە شێوازێکی ڕێشەیی ئەم کێشانە چارەسەرکەین بەڵام هەتا ئابم شێوازە بڕوە هەر کە سەیری بەرژەوەندیە تەسک و بچووکەکانی خۆی بکە جۆ بە بەرژەوەندی گشتی نەدا
بە دڵنیایە و کێشەکانی کۆمەلگا چارەسەر نابێ بڕۆن مێژووی گەلام بخوێنەوە بڕۆن مێژووی هەموو ئەو وڵاتانە بخوێنەوە کە ئێستا لەسەر پیخوان وێستاون کە ئێستا موسسات و دەوڵەت و حکوومەتی هاوڵاتیان هەیە ئەمانە هەمووی بەهۆی هۆشیاری تاکەکانیەوە بەهۆی شۆڕشی جەماوەریەوە بەهۆی دڵسۆزی و لێبڕایی و خەمخۆری سەرکردەکانیانەوە گەشتون بەوە و ئەو قۆناغانەی حکومداری و ژیانیان تێپەڕاندووە بۆیە کە ئێمەش پێویستمان بە هۆشیاری تاکەیە پێویستمان بەوەیە سەرکردەی دڵسۆز هەڵبژێرین خەڵکی باش و خەڵکی کە لە شوێنی شایانی ئەوە بێ پێش خۆمانی خین تاکو ئەم هەموو گرفت و کێشانی کە یەخەی تاکو کۆمەڵگەی گرتووە ئیشەڵا ڕۆژێ بێ ئێمەژە و گەلان ڕزگارمان باشەوە مەستا جەلیل ئەمەشە پێکرد کە خوێندن بۆوە پارە و خوێندنە خۆڕایەکی جاران نەماوە بوونی خوێندنگە ئەهلیەکان بەڕای تۆ وای نەکردووە کە حکوومەت بێباک بێت لە مامۆستایانی حکومی و خوێندنگە حکومیەکان و ئیهمالیان دەکات و موچیان نایەتێت بەڵێ لە ڕاستیا ئەوەش دیوێکی تری هۆکارەکانە ئەم دەسەڵات و فەرمانڕەوانەی ئێمە ئەوەی بیری لێنەکەنەوە بەرژەوەندی تاک و کۆمەڵگەیە ئەوەی بیری لێنەکەنەوە ئایندەی خەڵک و وڵاتە تەنها بیر لە بەرژەوەندی شخصیە بچووکەکانی خوانەکەنەوە تەنها بیر لەو دەستکەوت و بزنس و داهاتاکەنەوە کە ڕۆژانە و مانگانە دێتە گیفانیان بۆ یەکە لەم پێناوەشدا دەیان بڕیارە دەن چونکەوان لە ناوەندی بڕیارە دەیان بڕیارە دەن بە بەرژەوەندی خوان و بە زەرێری هاوڵاتی ئەگەر بڵێم 15 ساڵیشە بێ ئەم حکوومەتی هەرێمە یەک خوێندنگەی دروست نەکردو لەم هەرێمە کوردستانیە خۆی بەڵام خەڵکی خێرخواز و خەڵکی خواپیا و خەڵکی دڵسۆز ئەمانیان باروەکارێ بێت دروست کردووە ئەمانیش دێن لە کاتی قرتێ لە بڕین و لە کاتی افتتاحەکەیە ئەیکەنەوە ئەڵێنەوە قوتابخانەیەکمان کردەوە لە کاتێکدا ئەوە هەموو خەڵکی خێرخواز کردوێتەوە ئەمان قوتابخانە و بینای خوێندن ناکەنەوە لەو لاشەوە یاسایان دەرکردو و ڕێگەیان داوە دەیان خوێندنگە و دەیان قوتابخانە و کۆمەڵگەی پەروەردەیی و زانکۆ ئی ئەهلی کراوەتەوە بە ڕێژەیەکی زۆر ئەمە شتێکی ناموویە بۆ ئێمە بەم ڕێژە زۆرە لە زۆربەی وڵاتەکانە خوێندن ئەسڵەن بەستە نازانکۆی ئالی هەیەیان هەر وڵاتە و سیستەم و یاساکی خۆی هەیە بەڵام بەم ڕێژە زۆرە بەبێ ئەوەی هیچ جیاوازیەکی هەبێت لەگەڵ خوێندنە حکومەکە بەم ڕێژە زۆرە ڕێگەدان بەوە ئەوە تەنها بۆ بەرژەوەندی و بۆ بزنسا بۆیە کە ئەمیان ئەو بڕاریان داوە لێرە خزمەتی خوێندنگە حکومیەکان ناکەن نەسریان بۆ خەرج ناکەن کارگوزاریان بۆ دابین ناکەن میلاکی قوتابخانیان زۆربەی ئەوانی دەرەوە شارۆک پێویست نیە و تەواو نییە بینایەکی کۆنیان هەیە وان نۆژە ناکەنەوە لەو لاشەوە ئەوە هۆکار دروست دەکەن بۆی خوێندن بپسڕێ و بۆی خوێندنگە ئاهلەکانیان ئاوادان بێتەوە ئەمە بەشێک شەریکن لەگەڵیانە زەڕیبە و باج و ڕسوماتێکی زۆران لێ ئەسەنن ئەبێ بەسەرچاوەیەکی داات بۆ خۆیان بۆیە کە ئەمەش بەشێکە لەو ڕۆ مامسا زۆرێک لە خوێندکاران لە زۆرێک لە شوێنەکاندا هەروازیان لە مەکتب هێناوە لە هەندێک لە قۆناغەکانی تریشدا سێرەکەین تەلەبە ئەوەندە ماوەتەوە چەند ساڵێک یعنی بۆتە بارگرانی بۆ خوێندنگاکان بۆ مامۆستاکان ئەمە چ لێکەوتێکی خراپی هەیە لە داهاتوودا لە داهاتوودا کۆمەڵگەیەکی نەخوێنەوارمان بەگەرێت لە ڕاستیدا وەستاندنی پرۆسەی خوێندن دەیان کارەساتی یەک لە دوای یەک بە دوای خۆیان یەکێ لە کارەساتەکان یەکێ لە کێشە گەورەکان قوتابی ئەبێتە هۆکاری ئەوەی قوتابی واز لە خوێندن بێنێ لەو دوو سێ مانگیان کە قوتابی بەتابەتوانی لە مەرحەلەی 7 و 8 و 9 بەرەو سەرترن جاری وایە لەبەر هەژاری خێزانەکەی لەبەر هۆکارێکی پەنابا بۆ ئیشە بۆی کارێک ئەچێ بە ئیش و کارێکەوە مەشغوڵە بێ دواتر هەر پەیوەندی ناکاتەوە بە قوتابخانەکەیە دو سێ مانگ کە دەرگای خوێندن کرایەوە هەر پەیوەندی ناکاتەوە یەکێک لە هۆکارەکان ئەوە ئەبێتە هۆکاری پسڕاندنی قوتابی بە یەکجارەکی لە قوتابخانەکەی هۆکارێکی تریان کە لەو گرنگترەکە ئەوانەی کە دوایش پەیوەندی بە قوتابخانەوەکەنەوە درێژە بە خوێندنیان وەک پێویست فێری خوێندن نابن ئەو وەرزێکی خوێندنی ڕۆژتۆ باەک زانیار دەمەمە هەر ساڵێکی خوێندن ئەگەر لە یەک مانگ زیاتر لە 30 ڕۆژ زیاتر قوتابی لە خوێندنگەی پسڕا دەرگای قوتابخانە داخرا ئەو ساڵا بێ بە ساڵی تێپەڕاندنی خوێندن ساڵی دیراسەی خوێندنێکی کامڵ و باش و تەواو و دروست نییە ساڵێکی تێپەڕاندنی خوێندنە ساڵێکی تێپەڕاندنی خوێندن چونکە بەپێی ڕێنماوی یاساکان کە بەردەست ئێستا جێبەجێکرێک لە قوتابخانەکانە ئەگەر قوتابی تاکو 30 ڕۆژ پەیوەندی نەکردەوە بە خوێندنگەکەی دوایی بە وازلهێنرا و بە ئەوە دااندێ و دەرەکەی بڵێن ئەو ساڵی بە خوێندن بە حساب ناکرێت بە ساڵەکە دەست پێکاتەوە ئەگەر ناو بەناویش دوو ڕۆژ و ڕۆژوە ئەوانە غایب بوو نەهات لە قوتابخانەکەی تا 25 ڕۆژ نەهات هەر بە
بۆ دەرەکرێت لە قوتابخانە و وازی ئەبێ واز بێن و ساڵەکە دەست پێ بکاتەوە. ئەمە بۆ ئەم یاسادانراوە چونکە ئەگەر قوتابیەک 30 ڕۆژ نەتوانێت بەشداری پرۆسی خوێندنکە و بچڕێت لە خوێندنکەی واتە ئەو پرۆگرام و مەنهەجێکی بۆ دانراوە وەک پێویست سوودی لێ نابینێت چونکە پرۆگرامەکانی خوێندن هەمووی بە سیلسیلە و دانراوە هەمووی پەیوەندیان بەیەکەوەی ئەم بەشە پەیوەندی بۆی دواترەوە ئەم ساڵ پەیوەندی بە ساڵێکترەوەی ئەگەر ئەم تەلەبەیە بچڕا ئەوە وەکو وایە ئەو دیوارە چەند خشتێکی لە خوارەوە دانێنێت چەند خشتێکی تیانە بێ ئەو چەند خشتێک کە نوقسانە هەتاکو سەریشەوە هەڵسنی ئەو هەر بە نوقسانی ئەمێنێتەوە بۆیە کە ئەم دابڕان و پسڕان و وەسانی پرۆسی خوێندنە زەرێکی زۆر ئەدا لەو قوتابیانە و دوایی ئەم قوتابیە یان واز لە خوێندنێنە یان بە نەخوێنەواری پۆلەکان ئەبڕێت چونکە ئێستا ئەو نمونەمان زۆرە بڕۆ لە هەر مامۆستا برسە بڕۆ لە هەر دایک و باوکێ برسە قوتابەکەی لە پۆلی 5 لە پۆلی 6 لە پۆلی 7 هێشتا ڕێنووسی تەواو نییە دێڕێ ئیملای بۆ خۆم چوومەتە پۆلەوە بۆ خۆم ئەم ساڵ چوومەتە پۆلی 5 چوومەتە پۆلی 6 بنەڕەتەوە وەکو کارم سەرپەرشتیاریە قوتابیم هەستانەوە یەک دێڕی پێ بنووسم بڕواتان هەبێ پۆلی 6 بنەڕەتی نەیتوانێت دەڕێ بنووسی ئەمە کارەساتە بەڕاستی بەڵام بەڕاستی ئەمە تعمیمیش نییە بەڵام هەموو قوتابیەکانوان هەمووان بەڵام ئەم حاڵەتانەمان هەیە ئەم حاڵەتانەمان هەیە لە زۆرێک لە قوتابخانەکانە ئیتر هۆکارەکەی هەرچێک بێ ئەو یاسایە بێکاڵێ لە پۆل 1 و 2 دەری بچێن و بچێ پۆلێکی تر هەر شتێکی تر بێ ئەم حاڵەتانەمان هەیە ئەمە پێویستی بە چارەسەرکردنە ئەو وڵاتانەی سیستەمیان وایە کە قوتابی لە پۆلی 1 و 2 لە بازنی یەکەمە ئەو قۆناغی ببڕێ بچێتە قۆناغی دواتر ئەوە پۆلی پشگیریان هەیە لە ساڵی دواتر تێستی یەکەن ئەو بابەتانی لە پۆل یەکا فێر نەبووە لە پۆلی دوا پێڵێنەوە و پێی تەواوەکەن لە پۆلی دوا فێر نەبووە لە پۆلی سا پێڵێن و پێی تەواوەکەن و پۆلی پشگیری هەیە بەڵام لێرە ئەو پۆلە پشگیری نییە کە لە پۆل یەکا فێر نەبوو ئیتر بێ بە کارەسات و لە پۆلەکانی ترا فێر نابێ بۆ یەکە پێویستە لایەنە پەیوەندیدارەکان ئەگەر هەیە موئەسەساتەکانی دەوڵات ئەگەر هەیە بەرپرسانی پەروەردە خەمێک لە پەروەردە بخۆن بەڕاستی ناکرێت هەموو ساڵ ئێمە دانیشتین 3 مانگ 4 مانگ پرۆسی پەروەردە ڕابگیرێت و خوێندن بپسرێت و قوتابەکانمان دوورکەونەوە لە خوێندن ناکرێت کۆمەڵگەیەک دانیشتێ بەدیار ڕاگەیاندنی لیستی موچەوە بەڕاستی کارەساتە هەموو خەڵک لە مەریخ ئەگەڕێ بۆ سەر ژیان ئەمان سەرزەویان لە خەڵک کردووە بە دۆزەق بەڕاستی ئەمە کارەساتە خەڵک هەموو ژیانی بێ بەوەی لیستی موچە هات و موچە دابەژەکرێ و ئەمڕۆ ئەم وەزارە وەرەگرێ ئەمڕۆ ئەو وەزارە وەرەگرێ بەڕاستی ئەمە کارەسات زۆر باشە ئەم بەمسا هەژمونی حیزمی بەسەر دام و دەستگاکانە بەتایبەتیش سەر ناوەندەکانی خوێندندا تا چۆنێک کاریگەری هەبووە یانی ئێمە زانین ئەم کێشەیە هی حکوومەتێکە کە کاربڕێکرد بۆ چەندین ساڵە بە هەمان شێواز مامەڵە لەگەڵ پرۆسی خوێندندا دەکاتوە ئەو کەسانشی کە زۆر جار بەڕێوەبەری قوتابخانەکانن وەکو پێویست بدەم خوێندکارەکانیان وەکو مامۆستاکانیان نین کە ئەوانیش قوربانیەکن لە ڕاستیا ئەوە خاڵە جەوهەریەکەیە ئەو کارەساتە گەورەکەیە کە حیزب دروست ئەبێت لە دەوڵەتانە لە معنای ڕاستەکەی خۆیە ئەوەیە کادری ئیداری دروستکە و بینێرێتە ناو حکوومەتەوە و لەوێ وڵات پێشخە بەڵام بەداخەوە حیزبەکانی فەرمانڕەوایی وڵاتی ئێمە بوون بە مۆتەکە بوون بە نازانم بوون بەو دێوەزمەیە کە هەموو سێکتەرەکانی ژیانیان تێگاوە لە هەموو شان گرنگتر سێکتەری پەروەردەیان تێگاوە بۆی هەر لە سەرەتا دەست بەکاربوونیانەوە دەستیان خستۆتە ناو هەموو فەرمانگەکانەوە و بە تایبەتی قوتابخانە و ناوەندەکانی خوێندنەوە کە هەژمونی حیزبی زۆر زاڵە بەسەر فەرمانگە و بەسەر ناوەندەکانی خوێندنە لە دانانی بەڕێوەبەرەکانە لە دانانی یەکە ئیداریەکانە لە دانانی هەموو ئەو کەسانی کە یەک ئیمزان بەدەسە مەگەر چۆنها لە دەستیان دەرچوو بێیان لە فترەیەکی زەمەنیە تۆزێک دەست شلکرا بێ بە تێست فیئەیەک دانرا بێت ئێستا ئەوەشان نەهێشتۆ بۆ یەکە بە پشگیری حیزبی خەڵک داندێ ئەوەش کارەسات دروستەکە چۆن کاتێک کە تەنها مەرج پشگیری حیزبی بوو ناسیاوی بوو کەفاءەت و لێوەشاوەیی و کارامەیی لەبیرەکرێت چونکە دەیان خەڵکی کارامەمان هەیە دەیان خەڵکی بەتوانامان هەیە باز بەسەر ئەوانە ئادەن ئەچن لە دوورەوە کەسەگەیەنن کە حیزبیە کە ناسیاوانە ئەیکەن بە بەڕێوەبەر ئەیکەن بە یاریدەدەر بەرپرسارەتێکی ئەدەنێ کە لە ئاستی بەڕێوەبردنانێ بەڕاستی ئێمە دەیان خاڵمان لە بەرچاوایە کە خەڵک لەسەر دەیان دۆسیە دراوە بە دادگا سجن کراوە
دوای دیسانەوە بەر بۆ و هێنان ڕخسان تۆ شوێنی خۆیان کردی حەقی خۆی کە موچەکەیەتی پلیان بەرز کردەوە مەبەستم نە بەڕێوەبەری قوتابخانە یاری دەدەر خەڵکێک کە لە پرۆسی پەروەردەیابەوە ئەمە بە پێی یاسا ئەگەر دۆسیی لە پۆلیسە بێ لە سەرکاری تەزویر لە سەرکاری بڵێن تەلاعەو بە نمرەوە لە سەرکاری ئەو داهاتی قوتابخانە لە سەرکاری شتی تر ئەمانە ئەگەر دۆسییان هەبێ ئەگەر سزای ئیداری و ئەوان هەبێ ئەبێ جارێکە بەرپسیارەتیان نەدرێتەوە بەڵام بەداخەوە ئەوەش پێشێلەکرێن و ئەوەش کار بۆش ناکەن بۆ یەکە تەداخلی حیزب لە ناوەندەکانی خوێندنە سەرچاوی هەموو کێشەکانی پەروەردەیە ئەتوانم بڵم سەرچاوی هەموو کێشەکانی پەروەردەیە باشە زۆر باش مامۆستا ئەم دواکەوتنی موچە بە گورمان کارگەری لەسەر لایانی دەرونی مامۆستاکان دروست ئەکا بەوەی کە لەوانەیە نەتوانن لانی دارایی بە ماڵەوەیان باش بەڕێوە بەرنەوە چەندین کێشەی تری لێ بکەوێتەوە ئایا ئەم باش نەبوونی لایانی دارایی مامۆستاکان وە هەروەها چونە ناو پرۆسی خوێندن و چونە ناو هۆڵەکانی خوێندن کارگەری لەسەر لایەنی دەرونی قوتابیەکان تۆ دەکات یاخود بڵین بایکۆتکردنیش لە لایەکی دیکەوە کاریگەری دووبارە لەسەر لایەنی دەرونی قوتابیان دروست ئەکات بە دڵنیاییەوە لە هەردوو حاڵەتەکە کاریگەری نەرێنی لەسەر لایەنی دەرونی هەم مامۆستا و هەم قوتابی دروستەکە بۆ کوردەوارەی ئەڵێ کاسەی پڕ ئاشتی ماڵە بەڕاستی ئەگەر هەم مامۆستا لە ژیانێکی شایستەیە بێ پێداویستەکانی ژیانی بۆ دابین کرێ ئەویش ئەرکێتی خۆی تەرخانکە و یەکلایی کاتەوە بۆ پیشەکەی کە پیشەی پەروەردە و فێربوون خۆی تەرخانکە بەدوا کاری ترا نەگەڕێت کە بەداخەوە ئێستا بە ناچاری بەشێکی زۆر لە فەرمانبەران و مامۆستایان کاری دووەمەکەن کە ئەمەش کاریگەری ئەکا دوور بکەوێتەوە لە پیشەکەی بە دڵنیاییەوە کە ژیانێکی باشی و شایستەی بۆ دابین کرێ بە دەروونێکی ئارامەوە لەگەڵ خێزانەکەی ئاژی بە دەروونێکی ئارامەوە ئەچێتە هۆڵەکانی خوێندن تەعامل لەگەڵ قوتابەکانی ئەکا خۆی باشتر ئامادەکە بۆوانەوتنەوە پلانی گونجاوتری ئەبێ بۆ پێشخستنی پرۆسی پەروەردە بە هەماشەوە قوتابەکانیش ئەگەر لە خێزانێکەوە بێ پێداویستەکەی بە باشی بۆ دابین کرابێ ئەگەر لە خێزانێکەوە بێ کەم و کوڕی و کێشەی نەبێت جلوبەرگی ڕێکوپێک و باشی لە بەرابێ ڕۆژانەی پێدرابێ پێداویستەکانی خوێندنی بۆ دابین کرابێ ئەوە کێشە دەروونەکانیشی چارەسەرە بێ و ئەو کەم و کوڕیانەی کە لە ژیانیا دروزە بێ و ئەو جیاوازێ و فڕۆقە فەردیانەی کە دروزە بێ لە نێوان چینەکانە ئەو هەستی پێناکە و بە ئارامی ئەتوانێت درێژە بە ژیانی خۆی و خوێندنەکەی بدات. مامۆستا ئەزمونێکی زۆرتان هەیە و بە بەرکەوتەتان هەیە لەگەڵ دایک و باوکانی خوێندکارەکانتانە ئامۆژگاری چییە بۆ دایک و باوکانی کە ئێستا منداڵەکانیان ڕەنگە بەهۆی بایکۆتەوە لە ماڵەوە بن هەم ئەوەی کە ناتوان پێداویستیەکانیان بۆ بکەنەوە چ لە قوتابخانە بێت چ لە ماڵەوە بێ ڕەنگە زۆر حاڵەتێکی دەرونی ناخۆشم بۆ دایک و باوکم بۆ خوێندکارەکە دروست بکە یان بۆ مامۆستاکانیش کە ئەوان ناتوان بێنەوەوانیان پێ بڵن چی ئامۆژگاریەکەت بۆ هەیە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم پرۆسێ و لەگەڵ ئەم بارودۆخی کاتوتە بەردەمێن لە ڕاستیدا جێگەی خەفەت و دڵتەنگێکی زۆرەکە ئێمەسا لەم بارودۆخ و واقعین چونکە هەمومان مناڵمانێ هەمومان قوتابیمانەیە ئەوەی کە لە خوێندندا بڕا هەموو کەس و کاری خۆمانە بەڕاستی من زۆر بەش بە حاڵی خۆم زۆر خەفەتی بێخۆم یعنی یەک ڕۆژ کە پرۆسی پەروەردە پەکێکەوێ بڕاتە بێ هیچ شتێکی تر نییە ئەوە کاریگەریم لێ بکات یعنی هیچ شتێکی تر نییە چونکە من لەوەتی هەم لە ناو ناوەندی خوێندنە هەر کە چوومەتە قوتابخانە دوای بووم بە مامۆستا بووم بەسەر بەرشار بەردەوام کۆنتاکتم لەگەڵ قوتابخانە و خوێندنگە ئەوە هەیە بۆ یەکە بەڕاستی کارەساتێکی زۆر گەورەیە بۆی کە هەستی پێ بکات من ئامۆژگاریم بۆ ئەوەیە بۆ قوتابیان و بۆ خێزانەکان ئەوەیە بەدیل دانێن ڕاستە ئێستا پرۆسی خوێندن وەستاوە بە شێوازێک لە شێوازەکان بەڵام ناکرێت دەست لە مناڵەکەت بەردەی واز لە پەروەردە و لە فێربوونی مناڵەکەت بێنی ئێستا بەدیل هەیە ڕێگە هەیە ئەتوانیت خۆت لە ماڵەوە کاتی بۆ دانی ئەوەی کە توانای هەیە ئەلحەمدوللا ئێستا زۆربەی خەڵک بڕوانامەیە و شادەیە و ئەتوانێت کاتی بۆ دانێ بە تایبەتی بازنەی یەکەم پۆلیەک و دووسەی بنەڕەتی و بازنەی دووەمیش کاتی بۆ دانێ دەرزەکانی بە شێوازێک لە شێوازەکان پێ بڵێ یان بیخوێنێتەوە قوتابەکەی یان ئەتوانێ پرۆگرام هەیە بۆ مناڵەکەی بکاتەوە کە وانەکانی هەمووی تایە هەموو وانەکانی خوێندن لە پۆلیەکەوە تا پۆلی 12 بە چەند مامۆسایەکی جیاواز ئەتوانێت لە ماڵەوە لەبەر ئایپادەکە لەبەر کۆمپیوتەرەکە لەبەر مۆبایلەکە وانەکان بخوێنێت یان ئەتوانێت لە هەندێک کەناڵ هەیە کە بابەتی پەروەردەیی تایە و لەوانەوە سوودی لە وەرگرێ بە هەر هۆکارێک بێت بە هەر هۆکارێک بێ نابێ ئێمە دەستبەرداری پەروەردە و فێربوونی مناڵەکانمان ببین نابێ بێڵێن ئەو فەراغەی کە لە داخستنی وەستانی پرۆسەی خوێندنە بۆیان دروزە بێ بە شتێکی خراپ بڕیکەنەوە
بە شتێکی خراپڕیکەنەوە بۆیە کە ئەمە بەردەوام لە خەمی پەروەردەیانە دەستخۆش بێ زۆر سپاس بۆ مامۆستا جەلیل عەلی سکرتێری ئەنجومەنی مامۆستانی پێشان کە لەم تۆرە لەگەڵمان سپاس سواز بۆ بەڕێزشتان